بەرنامەی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان ژمارە 194 شەفافیەت و دادگەری. 1. چالاکردنی داواکاری گشتی و پێدانی دەسەڵاتی تەواو پێیان بە تایبەت لە ڕووی چاودێریکردنی جێبەجێکردنی یاساکان و بخرێتە سەر دەسەڵاتی دادوەری. 2. یاسای مافی بەدەزێنانی زانیاری کارا و جێبەجێ بکرێت لە پێناو دەستگەیشتنی میدیا و خەڵک بە زانیاری. 3. یاسای سندوقی داهاتەنەوتی و گازیەکان جێبەجێ بکرێت بە دامەزراندنی ستافی بەڕێوەبردننی سندوقەکە. سەرجەم داهاتەکان بگەڕێتەوە دارایی گشتی و لە بودجەی ساڵانەدا خەرجکردنی دیاری بکرێت. 4. دروستکردنی کۆمپانیای کوردستان بۆ دۆزینەوە و بەرهێنانی نەوت کیپکۆ و کۆمپانیای کوردستانی نیشتیمانی نەوت و کۆمپانیای کوردستان بۆ بە بازاڕکردنی نەوت کۆمۆ. 5. داهاتی پارێزگاکان بە پێی ژمارەی دانیشتوان و پێداویستیەکانیان بەسەر ناحیە و قەزاکاندا دابەش بکرێت. 6. تایبەت بە گوزەرانی کەم ئەندامان و خاوەن پێداویستی تایبەت یاسای ماف و ئیمتیازاتی کەم ئەندامان و خاوەن پێداویستی تایبەت جێبەجێ بکرێت. 7. سەرجەم ئەو بڕیار و ڕێنمایانەی ئەنجومەنی وەزیران تایبەت بە زیادکردنی باج و ڕسومات و پێبژاردن بە نایاسایی دەرچوە و زیاد کراوە هەڵبوەشێنرێتەوە و بەپێی یاسا ڕێک بخرێتەوە. 8. بەکارکردنی یاسای خانەنشینی یەکگرتووی عێراق و بەرزکردنەوەی کەمترین موچەی خانەنشینی و کەمکردنەوەی موچەی پلە باڵاکان و هەڵۆشانەوەی خانەنشینی نایاسایی سەربازی و مەدەنی. 9. پاکردنەوەی لیستی شەیدان و زیندانیانی سیاسی و کەمەندامانی سەنگەر لە کەسانی ناشایستە. 10. پێداچوونەوەی موچەی سوودمەندانی تۆڕی کۆمەڵایەتی بە تایبەت بۆ ئەوانەی کە هاوسەریان زیندانیە یان لە ژیاندا نەماوە یان لێک جیابوونەتەوە و ئەوانەی تەمەنی هاوسەرگیریان دواکەوتووە یان تێپەڕی کردووە. 11. گەیاندنە ئەنجامی دۆسیەکانی دەستەی دەستپاکی لەسەر گەندەڵی و لێکۆڵینەوە لە ڕاپۆرتەکانی دیوانی چاودێری دارایی.